گەورەترین پێشانگای هاوینەی هونەری هاوچەرخ ڕۆیاڵ ئەکادمی لە لەندەن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ساڵی سەیر و سەمەر دەگوزارێنێت. تەنانەت وەرزەکەشی گۆڕیون ئەم ساڵ لە نێوان پاییز و زستاندا پێشانگاکەیان دەکرێتەوە. هەندێک لە کار و چالاکیەکانمان لە ناچاریدا لاداوە، هەندێک نمایش دەبوو دوای بخەین. هەمومان درکمان بەوە کرد و سوور بووین لەسەر ئەوەی کە دەبێت پێشەنگای هاوینە بکەین. نەمانویست بچینە ئەو مێژوەوە کە بۆ یەکەم جار دوای 252 ساڵ پێشەنگای هاوینە نەکرێت. ساڵانە پێشانگای هاوینەی ڕۆیاڵ ئەکادمی لە سەرتاسەری جیهانەوە خەڵک ڕووی تێ ئەکات. سەرڕای وتوێژە هونەریەکانی تێئاکرێت، داهاتێکی گەورەش کۆ دەکرێتەوە. ئەم ساڵ وا مەزەندە دەکەن زیانی 8 ملیۆن پاوەنی بەریتانی لە بودجەی ساڵانەی ئەکادیمیەکە کەوت بێت. لە پێشەنگای هاوینەدا ئاهەنگێکی مەزن بەداهاتن، خەڵک بە ڕێژەیەکی زۆر داهاتن بەشداریان دەکرد. بە شێوەیە قەرەباڵغ دەبوونیان دەتوانی ئاسان هەڵسوکەوت بکەن. هەر چابلۆیەک و توێژی جیاوازی لەبارەوە دەکرا. ئەم ساڵەوە ڕوونادات سەردانی کەرانیش دیاریکراو دەبێت، بەڵام بە کۆ ئەزمونێکی جیاوازەوە. کارە هونەری و تابلۆکان وە خۆیان و دەستی ماندووبوونی هونەرمەندانی هاوچەرخی پێوە دیارە. هاوشێوەی گراسیۆن بیری و جیلیان وارتین و جاک ئیڤانس و ئایویوی چیرۆکی سیاسی و ژیاری سەرتاسەری دنیا لێرەیە، وەلێ ڤایرۆسێک وەک زۆر شێوەی ژیانی دیگۆڕی ئەم پێشانگایەشی لانەواز کردووە. ڕاستە بۆ ئێمە دۆخێکی قورسە سەرڕایبوونی کەشێکی ئاهەنگ ئامێزیش بۆ پێشنگای هاوین. ئەو بودجێ حکومیشمان نەماوە کە ساڵانە هەمان بوو، داهاتێکی مسۆگەری جێگیریشمان نابێت. هەموو شتەکان لە ستۆی خۆماندا بووە، پشت بە هاوڕەکانمان و ئەو کەسانە دەبەستین کە سەردان دەکەن. بەڕاستی کاتەکە بۆ ئێمە زۆر دژوار بوو. پێشانگای هاوینەی هونەری هاوچەرخ دوای 250 ساڵ لە نمایش یەکەم جارە ڤایرۆسێک ڕێو شوێنی نوێیان پێدەگرێتە بەر. وا بڕیارە ڕۆژی سێشەمە 6 مانگیدا پێشانگاکە دەست پێ بکات تا کۆتایی مانگیەکی ساڵی 2021. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.